ئەمانجی سەرشی ئەسس پرۆگرام لەوای خۆی بینێتەوە کە ئەمە پرۆگرامێکی تیچینگ نییە، تەنها پرۆگرامێکی فێربوونە لە ڕێگەی ئەنجامدانی کاری پراکتیکیەوە. بۆیە لەبری ئەوەی کە بەڕاستی پرۆگرامەکە تەرکیز کاتە سەر لایەنە تیۆریەکان کە لە پۆڵەکانی خوێندنە خوێنرێت، ئێمە تەرکیزمان لەسەر چارە دۆزینەوەی ڕێگە چارەسەری ئەو کێشانەیە کە پەیوەندی بە شارەکەی خۆمان و وڵاتی خۆمانەوەی. پرۆجێکتەکەی ئێمە دروستکردنی تونێری بایە بۆ تاقیکردنەوەی دیزاینی نمونەی وەک ئۆتۆمبیل و فڕۆکێ. پرۆژەکەی من دروستکردنی ترامێکە بۆ بازنەی مەلیک مەحموود کە وەکو شەمەندەفەرێک هاتوچۆ بە خەڵک دەکات بۆ ئاسانکردنی هاتوچۆکردن و کەمکردنەوەی جەنجاڵی سەرشەقامەکان. پرۆگرامی زانستی جێبەجەکاری و ئەندازیاری کە پرۆگرامێکی 6 هەفتەیە تیایدا 20 خوێندکار لە زانکۆ جیاوازەکانی سلێمانی و دەوروبەری بەشدارن بۆ دروستکردنی چەندین پرۆژەی جیاواز و زانستی. ئەمانج لەم پرۆگرامە بەرزکردنەوەی ئاستی زانیاری فەرخوازانە بە شێوازێکی کردداری و پەروەردەکردنی مشکێکی داهێنەرانە تیایەندا بۆ ئەوەی بتوانن کێشەکان بە تێچوویەکی کەم چارەسەر بکەن و هەروەها دروستکردنی ژینگەیەک کە توانای داهێنان و کارکردنی بە کۆمەڵ لە ناو فەرخوازاندا بچێنێت. پرۆژەکەی ئێمە ناوی سیستمی ئاگادارکەرەوەی بوومەلەرزەی پێشوەختە. ئەم سیستەمەدا ئەنجێ لە دوورەوەی شارەکان بۆی کاتێککە بوومەلەرزە هاو ئاگاداری بنەرە بۆ سەرتەری شارەکان. تەکەی ئێمە دیزاینکردنی ئۆتۆمبیلێکی بێشۆفێرە کە بە وزەی خۆر کار دەکات کە هەڵدەستێ بە پاکردنەوەی خەراخشەقامەکانی بازەی مەلیک مەحموود. لەم پرۆژانەدا کارمان کردووە لەسەر بەکارهێنانی زیرەکی دەستکرد و وزەی نێبووەوە بۆ چارەسەرکردنی گرفتەکانی ناو کۆمەلگا وەکو کارەبا و پاکوخاوێنی و هاتوچۆی ناو شەقامەکان. پرۆژەکەی من بریتە لە خەمڵاندنی ڕێژەی شێو پلەی گەرمی خاک کە بۆ زۆر مەبەستی جیاواز لە بواری کوشتتوکاڵ و ژینگەیە سوودی لێ ئەبینجێت. پرۆژەکەی ئێمە بریتە لە دروستکردنی سیستەمێکی ترافیک لایتی زیرە کە هاوکارە لە کەمکردنەوەی جەنجاڵی سەرشەقامەکان و دڵنیابوونەوە لە سەلامەتی گیانی هاوڵاتیان. دیاریکردنی کواڵیتی هەوا لە ئیندەستریال زۆنەکانەوە تا لە شوێنە پیشنسازیەکانە بۆ پاکردنەوەی ئەو سەنسەرانە لەو کاتێک کە خۆڵ و پیسی پێوە ئەلکێ بتوانێت لە کاتێکی دیاریکراوە بۆ ماوەیەکی دیاریکراوە پاکی بکاتەوە. ئەو پرۆجێکتی من ئیش لە سەرەکەم دروستکردنی کارەبایە ئەتوانین لە ڕێگەی تاقە شەمسیەکەوە کە تەنها ماتۆڕێک بەکارێنین بۆ بەرزکردنەوەی بارستاییەک. دواتر بەکارێنانی ئەم بارستاییە لەبەرەوەی کە بەرزی ئەەکەینەوە ماتەوزەیەکی ئەبێ ئەم ماتەوزەیەکە هاتەوە خوارەوە ئەتوانێت کارەبامان باتێکی.